سلاوی خی گەورەتان لەبێت قوتابیانی خۆشەویست بەردەوام دەبین لە پێشکەشکردنی وانەکانی فیزیا لەوانەیە ڕابردوودا هێزی موگناتیسی سەر بارگەما وەرگرت و لەوانەیەکی دیکە ئاراستەی هێزەکەمان بەدەستی ڕازیاری دەکرد بە جۆرێک پەنجە گەورە V دەنوات چوار پەنجەکەمان بواری موگناتیسی بوو لەپی دەست هێز بوو لە بۆ بارگەی پۆزتیڤ وەکو پرۆتۆن پشتی دەست ئاراستەی هێز بوو لە بۆ بارگەی نێگەتیڤ وەکو ئەلیکترۆن چەند تێبینێکمان هەیە دواتر پرسیاریان لەسەر چی کار دەکەین ئەو بوارە موگناتیسیە ئەو موگناتیسانەکەیتمان بوارەکەی لە 1 تێسلا کەمترن بەڵام دەتوانین موگناتیسی وە لە تاقیگەدا دروست بکەین کە بوارەکەی زیاتر بێ بگاتە 1.5 تێسلای وەلا بەشی نوێم بابەتێکی دەخوێنین کە پێی دەڵێن گێنەری تێرگەیاندن کە بەرگریان سفرە دەتوانین لەو جۆرە مادانەدا موگناتیسی وا دروستکەین کە بوارەکەم گاتە 30 تێسلا وە زەوی وەکو موگناتیسە ڕەفتار دەکاتن هێڵەکان لە باکووری موگناتیس بەرەو باشووری موگناتیسن باکووری موگناتیسی زەوی گوتمان باشووری جوگرافیا باشووری موگناتیسی زەوی باکووری جوگرافیا کەواتە هێڵەکان لە باکووری موگناتیسی بەرەو باشوورن کەواتە هێڵەکانی بواری موگناتیسی زەوی هەمیشە ڕوو لە باکووری جوگرافی دەکەن باکووری جوگرافی چونکە باکووری جوگرافی واتە باشووری موگناتیسی زەوی و بواری موگناتیسی زەویش لە 5 جاران دەتوان ناقص 5 تێسلای تێپەڕ ناکاتن ئەگە بیکەمە مایکرۆ پێشگە زیادکرد گوتمان دابەشی مایکرۆی دەکەین دەکاتە 50 مایکرۆ تێسلا ئەو بواری موگناتیسی زەوی ئەو نرخەی هەیە هەر کاتێک لە پرسیاری جوڵەی بارگا یاخود بەرەو ئەو شوێنەی هاوێژرا یان بەرەو ئەو شوێنەی لابردرا جوڵێندرا ئەوە واتە V خێرایی جوڵە واتە خێرایی هەر کاتێک لە پرسیار تاودانت هەبوو دابوو یاخود داوای کردبوو ئەوە سوود لە یاسای وەردەگرین F دەکاتە MA هێزەکەمان هێزی موگناتیسیە و ئاراستەی هێزەکە و ئاراستەی تاودانەکەش هەمان ئاراستەیان هەیە یعنی کە تاودانەکەی دایات و چه ئاراستەی هەبوو هێزەکەش هەمان ئاراستەی تاودانەکەی بە پێچەوانەوە ئاراستەی هێزت هەبوو ئاراستەی تاودانەکەش هەمان ئاراستە دەبیتن ئەگەر لە پرسیار دەستەواژەی هێزی موگناتیسی هاوتا هاوسەنگ پارسەنگ هاوتا هاوسەنگ پارسەنگ ئەو سێ دەستەواژەیە دیت ئەو قسەیەمانەیە چیە مانە هێزە موگناتیسەکە هاوتایە یەکسانە بە چێشیشمان بە ئازی نەبوو MGە هێزە موگناتیسەکەش ئەگەر بۆ بارگەی بیتن دەیچێن دەکاتە QVB هەمومان دەزانین کێش بەرەو زەویە کەواتە چ کاتێک دوو ئاراستەدار یەکسان دەبن ئەگەر لە بڕدا یەکسان بن و لە ئاراستە پێچەوان بەرانجامی دەکاتە سفر ئەو کاتێک کە کێشەکە بەرەو زەویە ئەو مەجای تێدانە هێزە موگناتیسەکە ڕۆ و دەرەوەی پەڕەکەی ڕۆ و سەرەوەیە کەواتە ئاراستەی هێزەکەش لەو بارەیدا ئەگە ئەو سێ دەستەواژە دیت هاوتا هاوسەنگ پارسەنگ ئەو هێزەکەمان بەرەو سەرەوەیە وەلا پرسیار ئەو زانیارانمایش پێدەبی دەشداتێ لە پرسیارەکان بەڵام تۆ وەکو قوتابێکی زانستی هەر لە بەشی زانستی دەردەچێت بەشێکی زانستی لە زانکۆی مەفروض ئەو شتانە هەر بزانی بناغەی قوتابی زانستیە بارگەی ئەلیکترۆن و پرۆتۆن یەکسانن کە نرخەکەی 1.6 جانتوان ناقص 19 بارستای ئەلیکترۆن 9.1 جانتوان ناقص 1 بارستای پرۆتۆن شەرکاتەکەیشمان پێ بوو 1.67 جاران دەتوان ناقص 27 کیلۆگرامە ئێستا پرسیاری حەل دەکەین لە پرسیاری بزانین دەڵێ چێ ئەلیکترۆنێک لەناو گورزە ئەلیکترۆنێکمان لەناو کۆمەڵ ئەلیکترۆنەکی لەناو بوارێکی موگناتیسیە دەجوولێت بوارەکە بڕەکەی چەندە بوارەکەمان B 8.3 جانتوان ناقص 2 تێستایە بەرەو خۆر ئاوایە بوارمان بەرەو خۆر ئاوایە کەواتە بیمان ڕۆ و خۆر ئاوا هێزێکی بەرەو خوارەوە هێزێکیشمان هەیە ئاراستەکەی بەرەو چیە بەرەو خوارەوە واتە ڕۆ و زەوی ئەوە هێزەکەشمان هەیە بڕەکەی 2 جاران دەتوان ناقص چادنیتنا بڕی خێراییەکە چەندە V چەندە و ئاراستەی خێراییەکەش داواکراوە و لە بیریش نەکەی بارگەی ئەلیکترۆن مادەم پرسیارەکە ئەلیکترۆن دراوە
بارگە ئەلیکترۆنی 1.6 جاران دەتوان ناقس 19 کۆڵۆمە. داوای ڤی دەکاتن یا سامانەیە دەرێن هێزی موگناتیسی لە بۆ بارگەی دەکاتە QVB. مادام گۆشەی نەداوە واتە ستوونە، گۆشەکەت نەوەتە ساینەوە دەکاتە یەکیش گەورەترین بڕە لە ساینی دانێ بێلانی کردالی دانیشتە نەنووسینەوە کێشە نیە. هەلە یاساکەی بە پێی V بنووسین، V یەکسانە کە داوا کراوە هێزی موگناتیسی لەسەر QB. دانانەوەکەی دەکەم هێزە موگناتیسیەکەمان دوو جاران دەتوان ناقس چواردەیە دابەشی بارگەمان 1.6 جاران دەتوان ناقس 19ەیە توندی بواری موگناتیسیەکەشمان 8.3 جاران دەتوان ناقس 2 خێراییەکە لە بۆمان دەرەچیتن 1.5 جاران دەتوان 6 مەتر لەسەر چرکە. ئەوە خێراییەکەمان دۆزیوە. ئاراستەی خێراییەکەشی دێتن بە چ ئاراستەیەکە؟ سەرەتادا مادام ئەلیکترۆنە بارگەیەکی نێگەتیڤە کەواتە هێزەکە لە پشتی دەستمان دێتە دەرێ. تەماشاکە دەرسی ڕابردوو جۆسمان کرد ئەو پرسیارانەش بۆ هەڵبژاردنەکە ئاراستەی تێدایە و گوتمان یەکێکی دیاری دەکەین دوو داواکراو دەداتێ دوو دراو دەداتێ ئاراستەی خێراییەکەمان دەوێتن ئاراستەی خێراییەکەمان دەوێتن. یەکەچان بیە بیمان بەرەو خۆر ئاوایە ئەو بیەکە بەرەو خۆر ئاوا. ئێستاکە ئەوە سابت دەکەم دەستی خۆم دەستوورەمە تا هێزەکە بەرەو خوارەوە دەبی. خوارەوە یعنی ناو پەڕەکە. پەڕەکەی من چییە؟ شاشەکەیە کەواتە ئێفەکەمان بەرەو ناو پەڕەکە. تەماشای پەنجە گەورەکە ڕۆژ سەرەوەی شاشەکە سەرەوەی شاشەکەمان سەرەوەی پەڕەکەمان واتە باکوور کەواتە ڤیەکەمان ئاراستەی بەرەو باکوور دەبێتن بەرەو باکوور. ئەو پرسیاری یەکەم لە ڕاهێنانەکەی. پرسیاری دووەمیشمان هەیە ئاراستەی تێدایە ئەوش لە بۆشی کار دەکەم. دەڵێت بوارێکی موگناتیسی توندیەکەی ئەوە بیمان هەیە 1.5 تێسلایە ئاراستەکەی بەرەو باکوورە بوارەکە ئاراستەکەی بەرەو باکوورە. ئەلیکترۆنمان هەیە کە بارگەی نێگەتیڤە بارگەی ئەلیکترۆن 1.6 جاران دەتوان ناقس 19 کۆڵۆمە دەداتێ لە پرسیارەکان عادەتەن. شاولیانە بەرەو خوارەوەیە ئەلیکترۆنێک دەجوڵێت بەرەو خوارەوە جوڵە گوتمانی چێ ینی V بەو خێرایە ئەو ڤیەکەمان هەیە ڤیەکەمان بەرەو چێە بەرەو خوارەوە. بڕۆ ئاراستە هێزە موگناتیسەکە دیارکە هێزەکەی بدۆزەرەوە و ئاراستەکەشی دیاری بکە. مادام بارگەیە کەواتە دیسانەکە یاسای بارگە دەنووسم هێزی موگناتیسی دەکاتە QVB. ئێفەکەمان دەوێ بارگەمان 1.6 جاران دەتوان ناقس 19 خێراییەکەمان 2.5 جاران دەتوان 7 توندی بوارە موگناتیسەکەشمان 1.5 بیکەینە ئەنجام دەکاتە 6 جاران دەتوان ناقس 12 نیوتن. ئاراستەکەشی دیاری دەکەم لە بۆ بارگەی نێگەتیڤ گوتمان پشتی دەستە. یەکێکی دیاری دەکەم بوارەکەمان بەرەو باکوورە چوار پەنجەکەم بەرەو باکوور ئەوە چوار پەنجەکەم بەرەو باکوور. ڤیەکەمان بەرەو چێە؟ ڤیەکە بەرەو خوارەوە ئەی ناو پەڕەکە ئێستا غەڵەتم داناوە ئەوە ڤیەکەشمان ڕوو لە خوارەوە کە بوارەکە هەر بەرەو باکوور بوارەکە هەر بەرەو باکوورە دەستکاریمان نەکرد بزانە ڤیەکەش بەرەو خوارەوە ئەی ناو پەڕەکەی ناو شاشەکەی من کەواتە تەماشای هێزەکەی کە ڕووی لە چێە؟ ڕووی لە لای چەپە ڕووی لە خۆر ئاوایە ڕووی لە ئێکسی نێگەتیڤە کەواتە دەرێن بەرەو چێ؟ دەرێن بەرەو خۆر ئاوا. هیچ فەرقی نییە برێم ئێکسی نێگەتیڤ یان برێم لای چەپ ئەوانە هەمان دەستەواژەنە کامە دەستەواژە درابوو ئەوی هەڵدەبژێرین. پرسیاری 21مان هەیە لە پێداچوونەوەی بەش ئەو پرسیارە تێبینیەکەت بەبیر دەینمەوە گوتمە هەر کاتێک برێ هاوتا هاوسەنگ پارسەنگ ئەوە هێزی موگناتیسی یەکسان دێ بەکێش کە لێکوانە ئەو تێبینێت جێبەجێ دەکەین. پرۆتۆنێکمان هەیە بەرەو خۆرڵا دەجوڵێت ڤیەکە بەرەو خۆرڵاتە لە ڕووتەختی کەمەرەی زەویدا بواری موگناتیسی زەوی بەرەو باکوورە بوارەکە دراوە ئاراستەکەشی دراوە ئەو بوارمان هەیە ئاراستەکەشی بەرەو باکوورە. پرۆتۆنەکە بە چ خێراییەک بجوڵێت؟ ڤیمان داوا کراوە خێراییەکەی چەندە؟ تاوەکو هێزی موگناتیسی هاوتای هێزی چێشکردن بێ ئەو دەقەی لە خۆی دایتەما هێزی موگناتیسی
یەکسانە بە چێش خێرایی دەوێتن کاتە خێرایی لە چێدا لە ناو هێزی بناتیسیدا دەیشێنم QVB یەکسانە بە چ کێش MG جا ئەو زانیاریان لە پرسیارەکەی دەداتێت لە کۆتایی پرسیارەکە دەرەگە بزانی بارگەی پرۆتۆن دەکاتە 1.6 جاران دەتوان ناقص 19 کۆلۆم و بارستایی پرۆتۆنیش دەکاتە 1.67 جاران دەتوان ناقص 27 کیلۆگرام ئەوانە لە پرسیارەکەی دەداتن ئەمە ڤیمان دەوێ کاتە ئەوەی لەگەڵ نەزانراوە لە ژێرەوە ئەو بەر یەکسانە MG لەسەرەوە Q بیەکەمان لە ژێرەوە بارستایی پرۆتۆنمان هەیە 1.67 جارانی دەتوان ناقص 27 جارانی تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست 9.81 ئەگەر نرخە چکەشی داهات و ئەوی بەکاردێنین ئەگەر نەیدا 9.81 بەکاردێنین بارگەی پرۆتۆن 1.6 جاران دەتوان ناقص 19 و بوارەکەشمان بواری بناتی زەوی پێشتیش لە تێبینی باسمان کرد گوتمان لە 5 جاران توان ناقص 5 تێپەر ناکە و هەمیشە ئاراستەکەشی بەرەو باکوورە کەوانەی لە بۆ ژێرەی دەکەین ئەنجامەکەمان لە بۆ دەرەچیتن دەکاتە 2.1 جاران دەتوان ناقص 3 مەتر لەسەر چرکە ئەوە خێراییەکەمان دۆزیوە بەس داوای خێرایی کردیە ئاراستەی داوا نەکردی ئەستەن ئاراستەکەی لە خۆی ئاراستی خێرایەکەیدا هەند جوڵە عنی ڤی خێرایەکەمان بەرەو خۆر هەڵاتە یعنی لە خۆی ئاراستی خێرایەکەیدایە داوای نەکردیە بەس دەڵێت خێراییەکە بڕەکەمان دۆزیتەوە چونکە ئاراستەکەی لە خۆی دایتی لە پرسیارەکەی دەرێ پرۆتۆنەکە بەرەو خۆر هەڵات دەجوێواتە ئاراستەکە ڤیەکە بەرەو خۆر هەڵاتە پرسیاری دیکەمان هەیە پرسیاری سی کامە تێبینێ جێبەجێ دەکەم هەر کاتێک لە پرسیاری تاودان درابی یاخود داواکرابی سوود لە یاسای تاودانی وەردەگرم F دەکاتە MI دەرێ پرۆتۆنێک بەو خێرایە دەجوڵێتن ئەوە خێرایی پرۆتۆنەکەمانە ڤمان هەیە بە گۆشەی 37 لە باکوور خۆرئاوای باکوور یعنی ئێستا کەگە پۆتانی بچێشم ئەوە پۆتانی X ئەوە پۆتانی Y پرۆتۆنەکە بەرەو چێ دەجوڵێتن بەرەو خۆرئاوا ناجوڵێ بەرەو باکووریش ناجوڵێ کەواتە ڤیەکەمان لە نێوان باکوور و خۆرئاوایدایە لە نێوان باکوور و خۆرئاوایدایە قوتابی خۆشەویست لە بۆی بزانین داخۆ ئایا ئەو گۆشەی 37دایە ئایا بە پۆتانی باکوور و نووسایە و پۆتانی خۆرئاوا نووسایە ئەو تێبینەی جێبەجێکە دووەم جار ناوی چێ هاتبوو بەوی وەنووساوە دووەم تەوەرە نووسراوە خۆرئاوای باکوور کاتە دووەم تەوەرە باسی باکووری کرایە کاتە گۆشەکەت بە باکووری وەنووساوە کاتە ئەوە گۆشەکەمانە ئەو گۆشەیە 37 پلەیە ئەوە 37 پلە ئەوە خێراییەکە لەناو بوارێکی بناتیسی بوارەکەمان بەرەو باکوورە بوارەکەمان هەیە B بەرەو باکوور ئەوە بوارێکی بناتیسیمان هەیە B بەرەو باکوورە بڕەکەشی 0.3 تێستایە ئەمانە بدۆزەرەوە بڕی هێزی مغناتیسی سە پرۆتۆنەکە ژمارکە F و هەروەها داواکاری یەکەم هێزەکەی دەوێتن هێز چەندە داواکاری لقی با هێزی دەوێت بە ئاراستەی هێزەکەی دەوێت چەندە داواکاری ئەوە لقی ئەلف لقی با ئەو داواکاری دەوێتن لقی جیم تاودانی پرۆتۆنەکە لەناو بوارەکەدا بدۆزەرەوە تاودانی پرۆتۆنەکەی دەوێتن و لە کۆتا پرسیاریش پێت دەڵێ ئەگە بزانی بارستایی پرۆتۆن و بارگەی پرۆتۆن داتێ بارگەی پرۆتۆن 1.6 جاران دەتوان ناقص 19 کۆلۆمە بارستایی پرۆتۆنیش 1.67 جاران دەتوان ناقص 27 کیلۆگرامە ئەو دراوانەشت دەداتێ هێزی موگناتیسی سە پرۆتۆن کە داواکاری ئەلفا ئەلف هێزی موگناتیسی QVB ئەو هێزی موگناتیسی بۆ پەیوەندی دیار دەکەین بزانە بارگەکەمان هەیە 1.6 جاران دەتوان ناقص 19 جارانی خێرایی پرۆتۆنەکەمان 3 جاران دەتوان 6 3 جاران دەتوان 6 بەڵام خۆ گۆشەکەمان ستون نییە کە
کە گۆشەیدا دەبی بنووسم چ ساینی ثێتا ساینی ثێتا ئەوە ڤیەکەمان نووسی بوارەکەمان 0.3 ئەوە جاران 0.3 ساینی قوتابی خۆشەویست کە گۆشەی دایەت و پێش ئەوەی گۆشەکەی بەکاربینی و وێنەی بچێشە ئەو ثێتایە گوتمان دەبی گۆشەی نێوان بی و ڤی بیتن کە وێنەکەیمان چێشا تەماشامان کرد ڕێک ئەو ثێتایە کە ئەما دەمانەوێتن گۆشەی نێوان بی و ڤی بیتن بەڵێ گۆشەی نێوان بی و ڤی داوە کاتە گۆشەکەمان تەواوە 37 پلەیە ئەگەر هاتوو لە پرسیارەکەی بیگوت باە 37 پلە لەگەڵ باکووری خۆر ئاوا دەمان گۆشەکەمان بە خۆر ئاوا نووسایە ئەمە پێویستمان بەو گۆشەی ئەو کات دەمان گوت 90 کەم ئەو گۆشەی کە نامانەوێتن ئەو گۆشەی کە دراوە ئەو کاتی گۆشەی نێوان بی و ڤیەکەمان ئامادە کرد لە مۆزوعی زەبریش ئەو شتەمان هات بۆ پێش کاتە ساینی 37 لە بۆمان دەرەچیتن هێزەکە دەکاتە 8.7 جارانی دەتوان ناقص 14 نیوتن ئەو هێزە موناتیسەکەمە دۆزیوە ئاراستەکەی لقیبا ئاراستەی هێزەکەی دەوێتن مادام پرۆتۆنە هێز لە پی دەستمێتە دەرێ پرۆتۆن لە پی دەستمێتە دەرێ هێزەکە لە پی دەستە لەوە پرۆتۆنی بزانە بوارەکەم بەرەو باکوورە بوارەکە بەرەو باکوورە ڤیەکە بەرەو خۆر ئاوا نییە ڤیەکە بەرەو باکووریش نییە بەڵکو لارە ڤیەکە لارە گۆشەی دروستکی دێ لەگەڵ چێ لەگەڵ باکووری ئەگە لاری کەمەوە لاری نەکەمەوە ئەمە ئیشمان بچێە ئاراستی هێزەکە بەرەو چێ بەرەو ناوپەڕەکە ناوپەڕەکە ینی زیەتی نێگەتیڤ ینی خوارەوە ینی ڕۆوە و زەوی کەواتە دەتوانم برێم چێ هێزەکە بەرەو خوارەوە یاخوتان بێم ڕۆوە و زەوی یان دەتوان برێم زیەتی نێگەتیڤ یان دەتوان برێم ناوەوەی پار ئەوە لە بۆ بەبیر هینانەوەی ئەوانە هەمان دەستەواژەنە داواکاری جیم باسی تاودانی کرایە هەر کاتێک لە پرسیاری تاودانەکە درابێت یان داواکرا بێت سوود یاسای تاودانی وەردەگرم دەرێم F دەکاتە M ئەی دەکاتە چ دەکاتە هێز لەسەر بارستایی خۆیگە لە لقی ئەلف هێزەکە داوا نەکرا بە دەبالی کوانە بیشتم برم Q V B ساینی گۆشەکەمان بەڵام لقی ئەلف دۆزیمانەوە کاتە نرخی هێزەکەمان 8.7 جاران دەتوان ناقص 14 بارستایی پرۆتۆن 1.67 جارانی دەتوان ناقص 27 کیلۆگرامە تاودانەکەی دەکەمە ئەنجام لە بۆمان دەردەچیتن 5.2 جاران دەتوان 13 متر لەسەر سێکند دوو جاچکو یەکەی تاودانی متر لەسەر سێکند دوو جایە تاودانی پرۆتۆنەکە ئەگە ئاراستەکەشی بنووسم چکو تاودان هەم بڕی هەیە هەم ئاراستەشی هەیە بە هەمان ئاراستەی هێزەکەیە چکو هێز و تاودان گوتمان هەمان ئاراستەیان هەیە پرسیاری 32 شیکار دەکەم کە دووسێ جار لە وزاری هاتیتەوە هەریکە لەو پرسیاران کە شیکار دەکەین چەند جار هاتینەوە پرۆتۆنێکمان هەیە هێزێکی مگناتیسی دەکەوێتە سەر هێزێکی مگناتیسی لەسەر پرۆتۆنێکی ئەو ئێفەکمان هەیە 4.5 جاران توان ناقص 21 نیوتنە کاتێک بەستونی لەسەر بوارێکی مگناتیسی دەجوڵێت ینی گۆشەکەمان نەوەتە توندی بوارەکە ئەوە بوارەکەمانە B دەکاتە 3.5 ملی تێسلا 3.5 ملی لاوم جارانە جارانی دەتوان ناقص 3 ئەوە ملیەکەیە تێستا پێشگیری دەبی لابن ئەمانە هەژمارکە خێرایی پرۆتۆنەکە بدۆزەرەوە و هەروەها جوڵەوزەی پرۆتۆنەکەش هەژمار بکە و ئەو زانیاریانشمان دەداتێ بارگەی پرۆتۆن 1.6 جاران دەتوان ناقص 19 کۆلۆمە بارستایی پرۆتۆنیش 1.67 جاران دەتوان ناقص 27 کیلۆگرامە خێرایی پرۆتۆنەکەی دەوێتن دەڵێن چێ دەڵێن هێزی مگناتیسی F ئەو لە بۆ لقی ئەلف دەکاتە Q V B ڤیەکەمان دەوێ دەکاتە هێز لەسەر بارگە و توندی بواری مگناتیسی دانانەوەکەی دەکەم هێزەکەمان 4.5 جاران دەتوان ناقص 21 نیوتنە لە خوارەوە بارگەمان هەیە 1.6 جاران دەتوان ناقص 19 کۆلۆمە و توندی بوارە مگناتیسەکەش 3.5 بەڵام ملی بوو ملیمان لابرد
خێراییەکە لە بۆمان دەرەچێتن 8 مەتر لەسەر چرکە ئەوە خێراییەکەم دۆزیۆ لقی ئەلف لقی با جوولە وزەی پرۆتۆنەکە یعنی ئەوە لقی ئەلف شتە شوێنێتیدا نەبوو لەبەر لقی با پرسیارەکە حەل دەکەم جوولە وزەی پرۆتۆنەکە چەندە جوولە وزە کانەتی ئینێرجی دەکاتە 1/2 MV2 جا ئەگەر قوتابیەکە پرسیار بکاتم بڵێ مامۆستا ئەدیلۆ جوولە وزەی بە خولم دانەنا تەماشاکە پرۆتۆنێک بەستوونی ناوبارەی چمناچی دەجوولێت گوتمە هەر کاتێک بارگەیەک بەستووی ناوبارەی چمناچی بجوولێت ڕێڕەوی جوولەی بارەکە ڕێڕەوەی بازنەی دەبی جوولەی بازنەی جوولەی بەسوور جوولەی بەسوور بارێکە لە جوولەی جێگۆڕ کاتە ئەو جوولە وزەیەکایەتی جوولە وزەیەکی جێگۆڕە دانانەوەکەی دەکەم 1/2 واتە نیو 1/2 ئەنی نیو بارستایی پرۆتۆن 1.67 جاران دەتوان ناقص 27 بە کیلۆگرام خێراییەکە خۆ ئەگەر لقی ئەلفیش داوا نەکرابێت تەنها بیگۆ با جوولە وزەی پرۆتۆنەکە چەندە بزان پێویستم بە خێراییە هەر دەبووە ئامادەی بکەم کەواتە 8 کە لە لقی ئەلف دۆزمەوە دووجا لە بۆم دەرەچێتن جوولە وزەکەمان لە بۆ دەرەچێتن 5.4 جارانی دەتوان ناقص 26 جوولە وزەش بەس دەپیرێ بە یەکەی جوول دەپیورێت کۆتا پرسیار کە لەسەر هێزی موگناتیسیمان هەبی کە شتێکی جیاوازی تێدا بیتێن یەک لە تێبینیەکانە کە لە جوولەی بارگەش باسمان کرد هەر کاتێک بارگەیەک بەستوی ناوبارێکی موگناتیسی بجوێتن ڕێڕەوەکی بازنەی دەبیتن ئەو کاتی دەمانگوت هێزی موگناتیسی یەکسان دەبی بە چەقە هێز تەنێک هەر تەنۆرکەیەک لەسەر ڕێڕەوەکی بازنەی بجوولێت پێویستی بە هێزەکە لە بۆ ڕۆچەق بیجوولێنیتن ئەو هێزە پێ دەڵێن چەقە هێز کەواتە ئەو تێبینەی جێبەجێ دەکەین ئایۆنەکمان هەیە بارستاییەکەی ئەوە بارستایی ئایۆنەکمان هەیە 6.68 جانتوان ناقص 27 کیلۆگرامە ئەو ئایۆنەکی پۆزەتیفە ئایۆنەکی پۆزەتیفە بەونکردنی ئەلیکترۆنێک پێیا بووە جا نەرێ مامۆستا بارگەیەکی نێگەتیفمەیە ئەلیکترۆنێکم هەیە نە ئایۆن فێر بووینە هەر گەردیلەیەک ئەلیکترۆنیان زیاتر وەربگرێتن دەبێتە ئایۆنی نێگەتیف هەر گەردیلەیەک ئەلیکترۆنێکیان زیاتر و کاتن دەبێتە ئایۆنی پۆزەتیف جا وەسمان خدرێ ئەو ئایۆنە پۆزەتیفە چۆن پێیا بووە بەونکردنی ئەلیکترۆن پێیا بووە ئایۆنەکەشمان جوولەکەی ڤیەکەمان بە ئاراستەی میری کاژمێرە ئەوەش خێراییەکەی داوە جوولەی ئایۆنەکە لە ڕێڕەوی بازنەی یعنی میری کاژمێر ڕێڕەوەکی بازنەیە جوولەی بازنەیمانەیە و نیوەتیرەشی دەداتێ لە پرسیارەکەیان داوا دەکاتن ئاڕەکەمان بە سانتیمەتر دابشی سەتی دەکەین دەکاتە لە 103 مەتر بڕۆ ئاراستی بوارەکە بدۆزەرەوە بدۆزەرەوە و ئاراستەکەشی دیاری بکە ئاراستەی بیەکەش دیاری بکەم هەر کاتێک باسی ڕێڕەوی بازنەی کرد بارگەیەک بەستووی ناوبارێکی موگناتیسی بجوولێت نیوەتیرە دەداتیان داوا دەکاتن بەو شتانە دەیناسمەوە کاتە دەرێن هێزی موگناتیسەکەمان یەکسانە بە چەقە هێز هێزی موگناتیسی یەکسانە بە چەقە هێز هێزی موگناتیسی داوا نەکراوە و داوای بیکراوە کاتە هێزە موگناتیسەکەی خوڕ دەکەمەوە QVB یەکسانە چەقە هێز دەکاتە چێ مادام خێرایی دراوە ئەو یاسایی دەنووسم کە خێرای تێدایە بارستایی خێرایی دووجا لەسەر ئار بیەکەمان دەوێ ئەوەی لەگە نەزاندرای لە ژێرەوە بی دەکاتە ئارەکە لە خۆی لە ژێرەوە بوو QVش دەچێتە ژێرەوە واروە لێکوانە MV2 جامان ماوە ئەو ڤە لەگەڵ ئەو ڤی دەڕواتن زۆر ئاساییە قوتابی خۆشێز ئەگەر لە جاتی M و V تەوژمی پرۆتۆنەکە داتێ تەوژمی ئایۆنەکە داتێت تەوژم دەکاتێ MV ئەو کاتی لە جاتی تەوژمەکەی لە جاتی MV-ەکەی تەوژمی دادێنەوە و لە پرسیاریش گوتمان زانیاریانەمان دەداتێ بە بارستایی ئایۆنەکەی دایتەما 6.68 جاران دەتوان ناقص 27 و خێراییەکەشمان یەک جاران دەتوان 4 ئاڕەکەمان لە 103 و بارگەش دەداتێ 1.6 جاران دەتوان ناقص 19 ئەو کاتی بیەکەمان لە بۆ دەرەچیتن 1.39 دەتوان برێن 1.4 جاران دەتوان ناقص 2 تێسلا بەیوام سوودەکەم بێ ئەوەی خۆشەویست گەیان دەبێت